سەرەتا بەناوی خۆی گەڕستنەوەتان لەبێت. من لە سلێمانیەوە هاتووم بۆ نەخۆشخانەی میهرەبانی بۆ دابەزاندنی کێش. من بۆ نەشتەرگەری مایلەبڕینەکە هاتووم. سوپاس بۆ خوا دوێنێ نەشتەرگەریەکەم بۆ ئەنجام درا بە سەرکەوتووی هاتمە دەرەوە لە نەشتەرگەریەکە. یعنی تەنانەت ئازاری کەوتۆشی نییە. چەند جار چەندین ڕێگەم تاقی کردووەتەوە بۆ دابەزاندنی کێش بەڵام سەرکەوتوو نەبووە. ڕاستی وەڵبژاردنی دکتۆر لێر و ستافەکەی ناوبانگێکی باشم بیستبوو دەربارەیان لەبارەی خێرخوازیەکان و لەبارەی پسپۆڕی دکتۆرەکەەوە هاوکاریکی تەواو دەکەن. یعنی ئەو ترسێک کە هەتا تەنانەت لە نەشتەرگەریش لای ئەوان نادمێنێت، ئەو ترسە نامێنێت. ستافێکی بەڕێز و ڕێکوپێک، نەخۆشخانەیەکی ڕێکوپێک و بە خزمەت ستافەکە و دکتۆرەکانیش هەموویان لە هەموو کاتێکیان بەدەمتەوە هەر شتێکت پێویستە بۆ دەکەن، هەر پێداویستێک کات هەیە بۆ دابینەکەن. ئەتوانم بڵێم شوێنێکە بە تەواوەتی لێ حەسەیتەوە بێ بۆ ئێرە بۆ خزمەتکردن و دکتۆر و پەرستارەکان هەموو شێوازێک هەر سەرکەوتوو بن. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.